یەکێک لەو تاوانانەی کە بەرامبەر منداڵی ئەم وڵاتی ئێمە دەکرێت ئەوەیە کە دانەکانی کلۆر بووە وەک لە مێنانە دەیبینن بە دایک و باوکی مناڵەکە دەوترێت لێگەڕێ شیریە هەتاوەکو خۆی دەکەوێت هەر کەسێک ئەم ڕێنماییە بە دایک و باوکی مناڵک بە تاوانی بەرامبەر بە مناڵەکە کردووە بۆ لەبەرەوەی هێشتنەوەی ئەم دانانە دەکرێت لە داهاتووە بێتە هۆی هەوکردن ئەم هەوکردە زەرەر لە مێشک و دڵی مناڵەکە دەدات جگەلەوە مناڵەکەی توانای خواردنی نامێنێت گەشەی دوا دەکەوێت وەرگرتنی توخم و کانزاگرنگ و ڤیتامینەکانی لە ڕێگەی خواردنەوە دوا دەکەوێت سەرباری هەموو ئەمانە نوێترین ئەپدەیت لەسەر ئەم مەسەلەیە لە ساڵی 2022 لە کتێبی ماکدۆناڵد کە ئێستا وێنەکەی بۆتاندا دەنێم وە گرنگترین ڕفرەنسی دنیا گرنگترین سەرچاوی دنیا بۆ پزیشکیدانی مناڵان ئاماژە بۆ دەدا دەڵێت ئەگەر دانە شیرەکانی منداڵ خراپ بوو ئەگەر کێشەشیان نەبوو ئەوە پێویستەکە هەڵبکێشرێت تەنانەت ئەگەر ئازاریشان نەبوو ئەگەر هەوکردنیشان نەبوو بەڵام ئەگەر خراپ بوو بێتن نەک لەسەر ساقی ئەگەر خراپ بوو بێتن بۆ لەبەرەوەی مانەوەی ئەم دانە شیرانە دەکرێت زەرەر لە دانە هەمیشەیەکان بە لە دروستبوونیان لە دەرچوونیان لە خواردبوونیان بە خەڵکەڵەن دانەکانمە کێشەوەی دانە هەمیشەیەەکە خوار نەبێ بەڵام ساڵی 2022 ئاماژە بۆ دەدرێت دەڵێ هێشتنەوەی دانە خراپەکان دەکرێت دانە هەمیشەیەکان خوار بکە و دەکرێت پێش ئەوەی کە دەرچن کلۆریان بکە وەکۆی کە پەڵە زەردەکەی هەندێک جار دایکان و باوکان سەردانی مناڵی بینن و سەربار ئێمەش لە هەندێک حاڵەتا دەکرێت وا بکە کە دانە هەمیشەکە بە تەواوەتی لە ناو بچێت هەر کەسێکیش دەیەوێت ئەوە ببینێت کۆپی و پەیست ئێستا بۆتان دادەنێم و وێنەی کتێبەکە و لاپەڕە 52 کتێبەکە هەمان ئەو نووسینەی کە لەو کتێبە ئاماژە پێدراوە لەبەرەوە هێشتنەوەی ددانی شیری لە ناودەمی مناڵە ئەگەر خراپ بوو بێت لە ترسەوەی کە هەڵی کێشیت لە ترسەوەی کە بێهۆشکاری گشتی وەربگرێت تاوانێکە بەرامبەر بە مناڵەکرێت بۆ پاراستنی ژیانی مناڵەکانتان و بۆ پاراستنی دڵ و مێشکی مناڵەکانتان و پاراستنی دانە هەمیشەیەکانیان تکایە ئەگەر دانە شیرەکانیان کلۆر بووە خراپ بووە یان چارەسەر بکرێ ئەگەر چارەسەر ناکرێ هەڵبکێشرێ و بۆی هەموو ئەمانە ڕوونەدات لە تەمەن 1 ساڵی وەستەردانمان بکەن بۆی کە نەهێڵیندانی مناڵەکانتان کلۆر بێت.